پارەی پۆلیس حرامە لەبەرەوەی بە تایبەتی پۆلیس ئاسایش دژە تیرۆر پێشمەرگە تا دوای ئەمانە هەمویانە چەند سلکی دیفاعکەرەکان لە تاغوتەکان شک و گومانت نییە دڵنیا ئەوانە کە تاغوتن حکمی ئەو کوردستانە ئەەکەن ئەو دژمنانی ئەهلی ئیسلامە لەو کوردستانە بۆیە بە تایبەتی نەچیتە هیچ سلکێکەوە کە تایە بەڕاستەوە خۆ یان ناڕاستەوە خۆ خزمەتی ئەوانی تابێ و ببێتە مای تەسبیتکردنی کۆڵەکەی عەرشەکانی ئەوان بیریشت نەچێت الله فەرمێ جەل جەلالوه ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار يعني نكن هنابا طالبا بظالم كانوا أجنا أقريد وزغة سوتيانيا آسايش لحقيقة دا يعني باراستني أمن آسايشي ولات وايا بالي وايا أمن آسايشي ملت أما ناوي كده بين أوروكا كي أوابت أجر تو لو شوية دوام دكي فعلا درچونتان دورياتان إيشو كاردان خزمەت بەو هەدەفە دەگەیەنێت وەڵا برام هیچ ئیشت حرام نییە کەسابەتت حرام نییە و بەردەوام بە ئینشاءالله تەقوای خۆش بکە و عیبادەتی خۆت بکە ئەگەر تۆ بۆت دەرکەوتووە کە بۆت دەرکەوتووە لە خلالی ئیشەکەتدا کە فعلا ئێوە خەڵک دەتۆقێنن نەک ئەمن و ئاسایش بۆ خەڵک دابینکەن و دیفاع لە زاڵمێک دەکەن نەک دیفاع لە مەزلوم بکەن و بە بەرتیل و ڕیشوە کۆمەڵە شت دەکەن کە قانونیش نییە و دژایەتی دین دەکەن ئەگەر ئەو جانیبەت بۆ دەرکەوتووە ئەم شۆوازی لێبێنە لە بەیانی خێرترە جا خۆت دەزانێت براکەم گوێ مەگرە بۆ ئەم و ئەو بە قسەی ئەم و ئەوی کە تۆ مەبەستن تێگەیشتی کەسمان موسڵمان نییە هەمومان کافرین ئێوان باوکو دایکی خۆیان کافر دەکەن براکەی من باوکو دایکی خۆیان کافر دەکەن ڕەچەڵەکی ئەمانە کاتی خۆی عەلی کوڕی ئەبی تاڵیبیان شەهید کرد و بە کافریان دانا ڕزای خوای گەورەی لێبێ وتیان عەلی کافرە و شەهیدیشیان کرد جا کەسێک کە لە عەلی کوڕی ئەبی تاڵیب ڕازی نەبێت پێ دوایە لە چی ڕازی دەبێت بۆیە براکەم گوێ بۆ ئەوانە مەگرن بە قسەی ئەوانە بێت ژیان دەبێتە جەحیم دەبێتە دۆزە خەڵک دەبێت بچێت لە ئەشکەوت بژێت هەموو دائیرەیەک حرامە چونکە حکوومەتێکی شەرعی نییە بچیتە هەر شوێنێکەوە تۆ لەو دائیرەیە تەعین بیت ئەوە تۆ پارەی حرام وەردەگریت و ئەگەر دیفاع لەم وڵات و میلەتە بکەی ئەوە تۆ بە کافری دەمرێت یعنی ئەم قسانە گوێی بۆ مەگرە برا شیر نەکەم تێگەیشتی ئەمانە کەسانێکن تەجروبەیان کەمە علمیان کەمە ڕەحمەتیان کەمە حکمەتیان کەمە بەخوا تەقواشیان کەمە بە قسەی ئەوانە بکەن نەک تۆ کە کارمەندێکی ئاسایشیت کەس نابێتەوە مەلای مزگەوتەکەش ئیشەکەی حرامە بەلای ئەوانەوە مامۆستای مزگەوتەکانیش کەسابەتەکەیان حرامە یعنی ئیشەکەیان چکە پارە لە حکوومەتێک وەردەگرن کە بەلای ئەوانە و کافرە و تاغوتە و زاڵمە و ئیلا ئاخیرهی بۆیە هەموو خەڵک دەبێ واز بێنێ چی بکەین دێ با چەکەڵگرین لە ناو خۆماندا ئەو میلەتە بکەوێتە یەکەوە خوێنی یەکتر بڕێژێت و ئەو بڵێ من ئەو دەکوژم و لا يدري القاتل فيما قتل ولا المقتول فيما قتل بۆی برا بەڕێزەکەم من بە تۆش و بە گشت کارمەندانی ئاسایشیش دەڵێم ئاصل ئەوەیە کە ناو ناوڕۆک یەک بێت شیعار و عمل واقع یەک بێت کە ئاسایش بۆ دابینکردنی ئاسایشی میلەتە ئاسایشی حەق ئاسایشی عەدل و دادپەروەری بوو ئەوە بەردەوام بە کاک خێریشت دەگا ئینشاءالله ئەگەر زانیت ڕۆژێک لە ڕۆژان فعلا لەژێر شیعاری ئاسایشەوە تۆقاندن و ئیرهابی خەڵکەیە هی خەڵکی مەزلوم هی خەڵکی بێتاوان و دیفاعی پێ لە زوڵم دەکرێت تێگەیشتی و شتی بێقانونی و بێشەرعی پێ دەکرێت ئەو مەیکە گوناهباریت کەواتە قسەکەی من ڕوون و ئاشکرایە ئێستا بەردەوام بە ئیشی خۆت بکە ئەم وڵاتە پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی نەبێت ئەخر وەکو غابەی لێ دێت یعنی القوی یاکل الضعیف نابێت دەبێت نظام و یاسایەک بەڕێوە بچێت وإن الله يزع بالسلطان ما لا يزع بالقرآن عثمان رضي الله عنه فەرموو بەهێز و دەسەڵات کۆمەڵێ یعنی شتی خراپ لا دەچێت کە بە قورآن لا ناچێت هەندێک کەسێ قورآنی بۆ بخوێنە سوودی نییە بەڵام کە لێی درا و چاوی لێ سوورکرایەوە ئەو کاتە بێدەنگ دەبێت عاقڵ دەبێت بۆیە برای بەڕێزم تۆ لە پۆلیسیت ئاسایشیت پێشمەرگەیت دائما استفتي قلبك و لەگەڵ دڵی خۆت بدوێ لەگەڵ عقلی خۆت بدوێ ئەو ئیشەی من دەیکەم خزمەتە بە میلەت خزمەتە بە حەق و دادپەروەری پاراستنی خوێن و ماڵ و سامانی خەڵکە یا فعلا ئێمە لەژێر ئەو ناوە خەریکی عەکسی ئەوەین کە یەکەمیان بوو بەردەوام بکە دوام بوازی لێبێنە گوناهبار دەبێت